ئەوانەی شیکەنەیان توانیوە بیپارێزن ئێستای شتەکەی لێ دەکەن جگە لە شەرمەزاری مێژووی هیچی کەیان دەستاکرد. نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق هەموو هەوڵێک بخەنەگەڕ لە پێناوی ئەوەی عێراق ببێتە ئەندام لە دادگای لاهای. هەشت بودجەی تایبەت لەلایەن حکوومەتی عێراق هەرێمی کوردستانەوە دابین بکرێت بۆ ئاوەدانکردنەوەی شەنگال و باشکردنی ژیانی شەنگالیەکان. نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق هەموو هەوڵێک بخەنەگەڕ لە پێناوی ئەوەی عێراق ببێتە ئەندام لە دادگای لاهای. هەشت بودجەی تایبەت لەلایەن حکوومەتی عێراق هەرێمی کوردستانەوە دابین بکرێت بۆ ئاوەدانکردنەوەی شەنگال و باشکردنی ژیانی شەنگالیەکان. نۆ ئەو ژنانەی لە دەستی داعش خۆیان ڕزگار کردووە ژیانێکی شایستە کە خۆیان داوای دەکەن لە ناوچەی خۆیان و لە ناو کەسوکاریان بۆیان دابین بکرێت و هەموو هاوکاری مادی و معنەوی بکرێن دوور نەخرێنەوە لە وڵات و زێدی خۆیان.